بێت خوێندکارە جوانەکانم، گوڵەکانم ئەمڕۆ لە وانەی کوردیدا وانەیەکی نوێ دەخوێنین کە ئەم وانەیەش وەک هەر وانەیەکی تر سمۆرە پیتێکی نوێمان بۆ دەهێنێت. بەڵام پێش ئەوەی پیتە نوێیەکەمان پێ بڵێت با هەندێک لە پیتەکانی وانەکانی ڕابردوو بۆ سمۆرە دووبارە بکەینەوە. ئێستاش بزانم کێ دەتوانێت یەکەم پیتم پێ بڵێت؟ کێ بیری ماوە؟ ئافەرین، ئەوە پیتی نێ. ئەوە پیتی نێ. پیتی نێ وەک نان کە لە موشێدا دوو پیتی نێمان هەیە، یەکیان لە سەرەتای وشەکەدایە و یەکیان لە کۆتایی وشەکەدایە. باشە، ئەی بزانم کێ ئەم پیتەیانی بیرماوە؟ هەر بژیت، ئەوەش پیتی ی. ئەوە پیتی ی. پیتی ی وەک یاری کە لە موشەیەدا دیسانەوە دوو پیتی یمان هەیە، یەکیان لە سەرەتای وشەکەدایە و یەکیشیان لە کۆتایی وشەکەدایە. پیتی ی وەک کورسی کە لە موشەیەشدا پیتی ی لە کۆتایی وشەکەدایە. باشە، با بزانم کێ دەتوانێت ئەم پیتەشیان بڵێت؟ کێ بیری ماوە؟ زۆر باشە، ئافەرین، ئەوە پیتی س. ئەوە پیتی س. پیتی س وەک سێو کە لە موشەیەدا پیتی س لە سەرەتای وشەکەدایە. پیتی س وەک گێلاس کە لە موشەیەدا پیتی س لە کۆتایی وشەکەدایە. ئافەرین بۆ گوڵەکانم. باشە، با بزانم کێ پیتی دواتر دەزانێت؟ ئەوەیان چ پیتێک بوو؟ ئافەرین، ئەوە پیتی ب. ئەوە پیتی ب. پیتی ب وەک کەباب کە لە موشەیەدا دوو پیتی بمان هەیە، یەکیان لە ناوەڕاستی وشەکەدایە و یەکیان لە کۆتایی وشەکەدایە. پیتی ب وەک بەفر کە لە موشەیەدا پیتی ب لە سەرەتای وشەکەدایە. باشە، با بزانم کێ دەتوانێت ئەم پیتەشم پێ بڵێت؟ ئەمەیان چ پیتێک بوو؟ هەر بژیت، ئەوە پیتی ژ. ئەوە پیتی ژ. پیتی ژ وەک برژانگ کە لە موشەیەدا پیتی ژ لە ناوەڕاستی وشەکەدایە. پیتی ژ وەک مێوژ کە لە موشەیەشدا پیتی ژ لە کۆتایی وشەکەدایە. باشە، ئێستا با بزانم کێ دەتوانێت کۆتا پیتم پێ بڵێت؟ ئەوەیان چ پیتێک بوو؟ ئافەرین، ئەوەش پیتی یێ. ئەوە پیتی یێ. پیتی یێ وەک هەرمێ کە لێرەدا پیتی یێ لە کۆتایی وشەکەدایە. پیتی یێ وەک شێر کە لێرەدا پیتی یێ لە ناوەڕاستی وشەکەدایە. ئافەرین بۆ گوڵە جوانەکانم. ئێستاش با بزانین مام سمۆرە ئەمڕۆ خەریکی چییە و چ پیتێکی بە دیاری بۆ هێناوین؟ ئەمڕۆ سمۆرە ئاگری کردوتەوە و ساجێکی لەسەرداناوە و نانی ساج دەکات. نانی ساج
نانێکی کوردەواریە و لەسەر ساج دەبرژێندرێت و تامێکی زۆر خۆشی هەیە. و ئەمڕۆژ زمۆرە دڵی زۆر خۆشە و چەند نانێکی بە ساجەکە برژاندووە و لە ئێمەش دەپرسێت لە وشەی ساج چ دەنگێکی نوێت گوێ لێیە؟ ئەوە چ دەنگێکی نوێی تایە؟ بەڵێ، ئەوە دەنگی ج. ئەوە دەنگی ج. چەند جارێک بیڵێرەوە ج. دەنگی ج وەک جانتا. دەنگی ج وەک جانتا. دەنگی ج وەک جرج. دەنگی ج وەک جرج. دەنگی ج وەک باینجان. دەنگی ج وەک باینجان. دەنگی ج وەک جۆلانێ. دەنگی ج وەک جۆلانێ. دەنگی ج وەک پەنجەرە. دەنگی ج وەک پەنجەرە. زۆر باشە گوڵەکانم. کەواتە لەوانەی ئەمڕۆدا ئێمە گوێمان لە دەنگێکی نوێ بوو کە ئەویش دەنگی ج. چەند جارێک بیڵێرەوە ج. ئافەرین بۆ گوڵە جوانەکانم. دەی شیرینەکانم، با ئێستاش پێکەوە بزانین دەنگی ج چۆن دەنووسرێت. خوێندکارە جوانەکانم، ئێستا جوان سەیری دەستم بکەن و بزانن پیتی ج چۆن دەنووسرێت. پیتی ج زۆر لە پیتی ح و پیتی خ دەچێت، بەڵام پیتی ج تۆپەکەی لە سکیایەتی. ئەوە جی کۆتایی. ئەوەش جێ سەرەتا و ناووشە. ج. کەواتە لە دوای من بیڵێرەوە جی کۆتایی، جی سەرەتا و ناووشە، ج. جی کۆتایی، جی سەرەتا و ناووشە، ج. ئافەرین بۆ گوڵە جوانەکانم. ئێستاش چەند پیتێکمان هەیە و بزانم کێ لە ئێوە دەتوانێت خێراتر پیتی ج بدۆزێتەوە. گوڵەکانم، لێرەدا کۆمەڵێک پیتمان هەیە. بزانم کێ لە ئێوە دەتوانێت خێرا پیتی ج بدۆزێتەوە و بزانێت کام ڕەنگەیان پیتی جە. ئەوەیانە ڕەنگە سەوزەکەیە؟ نەخێر، ئەوە پیتی ڵ. ئەوە پیتی ڵ. باشە، ئەی ئەوەیانە ڕەنگە شینەکەیە؟ نەخێر، ئەویش نییە، ئەوە پیتی ح. ئەوە پیتی ح. ئەی باشە، ڕەنگە پەمەییەکەیانە؟
نەخێر ئەویش نییە. ئەوە پیتی خ. ئەوە پیتی خ. ئەها، ئێستا دۆزیمەوە. ڕەنگە سوورەکەیە. ڕەنگە سوورەکە پیتی جێ. جێ. کاتە ئێستا پیتی جێم دۆزیەوە و ڕەنگە سوورەکەیە. زۆر باشە بۆ گوڵەکانم. دەبا ئێستاش پەرتووکی کوردی بکەینەوە و بازنەی ژێر ئەو وێنانەی پیتی جێیان تێدایە پڕ بکەینەوە. گوڵە جوانەکانم، ئەوە من پەرتووکی کوردیم کردوتەوە و ئێوەش پەرتووکی کوردی بکەنەوە و بیکەنە وانەی 29. و با ئێستا پێکەوە بازنەی ژێر ئەو وێنانی پیتی جێیان تێیە پڕ بکەینەوە. وێنەی یەکەم وێنەی چییە؟ ئەوە وێنەی جانتایە. ئەوە وێنەی جانتایە. باشە، لە ناوی جانتایە پیتی جێ تایە؟ گوێت لە دەنگی جێ ئەبێت؟ بەڵێ، تایەتی. کەواتە بازنەی ژێر وێنەی جانتا پڕەکەینەوە. تۆش وەکو من بازنەکە پڕ بکەرەوە. بەم شێوەیە. دەچینە وێنەی دواتر. ئەوە وێنەی چییە؟ ئەوە وێنەی کراسە. ئەوە وێنەی کراسە. باشە، لە ناوی کراس. کراس. گوێت لە دەنگی جێ ئەبێت؟ نەخێر، تایە نییە. کەواتە بازنەی ژێر وێنەی کراس پڕ ناکەینەوە و بەجێ هێڵین. باشە، دێینە وێنەی دواتر. وێنەی دواتر وێنەی جەمەدانیە. ئەوە وێنەی جەمەدانیە کە پیاوەکان دەیکەنە سەریان. باشە، لە وشەی جەمەدانی. جەمەدانی. گوێت لە دەنگی جێ دەبێت؟ بەڵێ، ئەویش تایەتی. کەواتە بازنەی ژێر وێنەی جەمەدانیش پڕەکەینەوە. بەم شێوەیە. تۆش وەکو من پڕی بکەرەوە. باشە، وێنەیەکی ترمان هەیە. ئەوە وێنەی جاجمە. ئەوە وێنەی جاجمە. باشە، لە وشەی جاجم گوێت لە دەنگی جێ دەبێت؟ بەڵێ، ئەویش تایەتی. کەواتە بازنەی ژێر وێنەی جاجمیش پڕەکەینەوە. تۆش وەکو من پڕی بکەرەوە. بەم شێوەیە. زۆر باشە. و ئێستا دەچینە پەڕەی دواتر. لێرەدا وشەیەک هەیە. با پێکەوە بخوێنینەوە. سێ ئا سا. جێی کۆتایی ساج. ساج. کەواتە ئەم وشەیە چی نووسراوە؟ ئافرین، ئەوە نووسراوە ساج. ساج. زۆر باشە. ئەوە جێی کۆتایی، ئەوە جێی سەرەتا و ناوشە. جێی کۆتایی، جێی سەرەتا و ناوشە. باشە، لێرەدا بە هەمان شێوە کۆمەڵێک وێنەمان هەیە و لەژێر هەر وێنەیەکدا ناوەکەی نووسراوە. پیتی جێی تیا بوو، ئەوە ناوەکە دەکەینە ناو بازنەیەک. با پێکەوە یەکەم دانە بخوێنینەوە. جێ، ئەوە جێی سەرەتا و ناوشەیە. لێرەدا لە سەرەتای وشەکەیە هاتووە. ئا ئەبێ بەچی؟ جا. نێ، جان. تی ئا جانتا. جانتا. کاتە وشەی یەکەم نووسراوە جانتا.
و لێرەشا وێنەی جانتامان هەیە. شا لە وشەی جانتا پیتی جی تایە؟ بەڵێ تایەتی و لە سەرەتای وشەکەدایە، بۆیە وشەی جانتا ئەکەینە ناو بازنەیەکەوە، تۆش وەکو من بیکە ناو بازنەیەک. وێنەی دواتر با پێکەوە ناوەکەی بخوێنینەوە. کر ر کر ئا کرا سێ کۆتایی کراس کراس کاتە ئەم وشەیە نووسراوە کراس. باشە لە وشەی کراس پیتی جی تایە؟ نەخێر تیا نییە، کاتە وشەی کراس ناکەینە ناو بازنەوە و بەجێهێڵین. باشە با وێنەی دواتر ناوەکەی بخوێنینەوە. ئەوە جێە، پیتی جێ سەرەتایە. جێ ئە جە مێ ئە جە مە د ئا جەمەدا نەی جەمەدانی جەمەدانی. باشە لە وشەی جەمەدانی پیتی جی تایە؟ بەڵێ تایەتی و لە سەرەتای وشەکەدایە، کاتە با پێکەوە وشەی جەمەدانیش بکەینە ناو بازنێک، تۆش وەکو من بیکە ناو بازنێک. باشە وێنەی دواتریش با پێکەوە ناوەکەی بخوێنینەوە. جێ ئا جا جێ جاج مێ جاجم جاجم. باشە لە وشەی جاجم پیتی جی تایە؟ بەڵێ تایەتی، دوو دانەی تایە، یەکیان لە سەرەتای وشەکەدایە و یەکیان لە ناوەڕاستی وشەکەدایە، کاتە با پێکەوە وشەی جاجمیش بکەینە ناو بازنەیەک، تۆش وەکو من بیکە ناو بازنەیەک. زۆر باشە بۆ گوڵەکانم. ئێستاش کۆمەڵێک وشەمان هەیە، پێکەوە وشەکان دەخوێنینەوە. ئەگەر پیتی جی تیا بوو بە تەنیا پیتی جی دەکەینە ناو بازنەیەکەوە. با یەکەم وشە بخوێنینەوە. د ئە دە سێ دەست تێ دەست دەست کاتە وشەی یەکەم نووسراوە دەست. باشە لە وشەی دەست پیتی جی تایە؟ نەخێر تیا نییە، کاتە وشەی دەست بەجێهێڵین و هیچ کام لە پیتەکانی ناکەینە ناو بازنەوە. با بزانین وشەی دواتر چی نووسراوە. پ ئە پە نێ پەن جێ ئە پەنجە پەنجە. باشە لە وشەی پەنجە پیتی جی تایە؟ بەڵێ تایەتی و لە ناوەڕاستی وشەکەدایە و بە تەنیا پیتی جی دەکەینە ناو بازنەیەک. باشە با بزانین وشەی دواتر چی نووسراوە. تەنها دوو پیتە. جێ وۆ جۆ جۆ. باشە پیتی جی دەبینیت؟ بەڵێ تایەتی و لە سەرەتای وشەکەدایە و بە تەنیا دەکەینە ناو بازنەیەکەوە. کۆتا وشە با بزانین چی نووسراوە. ب ر بر نێ برن جی کۆتایی برنج برنج کاتە کۆتا وشە نووسراوە برنج. باشە پیتی جی تایە؟ بەڵێ ئەویش تایەتی و لە کۆتایی وشەکەدایە و بە تەنیا دەیکەینە ناو بازنەیەک. و ئێستاش با پێکەوە چەند جارێکی تر پیتی جی دووبارە بکەینەوە. جێ کۆتایی جێ سەرەتا و ناو وشە جێ کۆتایی جێ سەرەتا و ناو وشە جێ کۆتایی جێ سەرەتا و ناو وشە جێ کۆتایی جێ سەرەتا و ناو وشە.
ئێستاش با بچینە پەڕەی دواتر. گوڵەکانم لەم پەڕەیەدا کۆمەڵێک پیت و بڕگە و وشەمان هەیە کە پێویستە ئەو بەشایە بەو پیت و بڕگە و وشانە پڕ بکەینەوە و ئێستاش تۆش وەکو من پێنووسەکە و دەربێن و با پێکەوە پڕیان بکەینەوە. جێی کۆتایی، جێی کۆتایی، ئەوەش هەرجێی کۆتاییە، ئەویش بە هەمان شێوە جێی کۆتایی. و لێرەشەوە دیسانەوە جێمان هەیە جێی کۆتایی، جارێکی تریش لێرەیە دەینووسینەوە پاشان جێی سەرەتا و ناو وشە دەنووسین بەم شێوەیە. بەم شێوەیە جێی سەرەتا و ناو وشە دەنووسین و جارێکی تریش لێرەیە دەینووسین پاشان جا، جا، جا بە زوێنی کورتی لەگەڵایە، جا. پاشان وشەیەکمان هەیە نووسراوە ساج، ساج، لێرەدا دەنووسین ساج. بەم شێوەیە زۆر باشە. پاشان دێینە پەڕەی دواتر. لێرەدا کچێکی جوانمان هەیە و خەریکی جۆلانێکردنە و لێرەدا پێمان ئەڵێن ڕستەیەک بۆ ئەو وێنەیە بنووسین. ئێمەش بۆ ئەوە دەنووسین ئەوە جۆلانێ، جۆلانێ دەکات، ئەوە جۆلانێ دەکات. ئەو ڕستەیە بۆ دەنووسین. پاشان چالاکی سێممان هەیە کۆمەڵێک وشە یاوینەتر لە لای ڕاست و هەروە کۆمەڵێک وشە لە لای چاپ کە وشەکانتان بۆ دەخوێنمەوە. وشەکانی لای ڕاست نوێ، بەرز، درێژ، بەرین، زۆر. وشەکانی لای چاپ نەزم، تەسک، کۆن، کەم، کورت. ئەم وشانە لە ڕوویواتاوە دژی یەکترین، پێویستە هەر وشێک دژەکەی بدۆزینەوە و پاشان بگەێنین بە وشەکەی تر. یەکەم وشە لە لای ڕاست نووسراوە نوێ، نوێ. پێچەوانەی وشەی نوێ چ وشەیەکە؟ نزمە؟ نەخێر. تەسکە؟ نەخێر. کۆن؟ بەڵێ. پێچەوانەی نوێ کۆنە، کاتە وشەی نوێ دەگەێنین بە وشەی کۆن. بەم شێوەیە تۆش وەکو من بە یەکیان بگەێنە. پاشان وشەی دواترمان هەیە بەرز، بەرز. پێچەوانەی بەرز چه وشەیەکە؟ نزمە؟ بەڵێ. پێچەوانەی وشەی بەرز نزمە، کەواتە بەرز دەگەێنین بە نزم. بەم شێوەیە تۆش وەکو من بە یەکیان بگەێنە. پاشان وشەیەکی ترمان هەیە درێژ. پێچەوانەی وشەی درێژ چییە؟ تەسک؟ نەخێر. کەم؟ نەخێر. کورت؟ بەڵێ. پێچەوانەی وشەی درێژ کورتە،
کاتە بەیەکیان دەگەێنین. تۆش بەم شێوەیە بەیەکیان بگەێنە. وشێکی ترمان هەیە نووسراوە بەرین. بەرین پێچوانەکەی چییە؟ تەسک؟ وشەی تەسک؟ بەڵێ ڕاستە، پێچوانەی بەرین تەسکە. کاتێمەش بەیەکیان دەگەێنین. تۆش وەکو من بەیەکیان بگەێنە. کۆتا وشە پێچوانەی زۆر کەم. پێچوانەی وشەی زۆر کەمە. کاتە ئەمیش بەیەک دەگەێنین. ئەم شێوەیە. زۆر باشە و دەچینە پەڕەی دواتر. لەم پەڕەیەماندا لە چالاکی 4 کۆمەڵێک پیتیاوینە تێ دەڵێت پیتەکان بنووسێنەوە بێکەوە بیکەن بە وشە پاشان یەکەین بە بەرگە. با یەکەم وشە بکەین. جێ ئا جا نێ جان تێ ئا جانتا جانتا. کاتە یەکەم وشە نووسراوە جانتا. ئێمەش لە بۆشایەکە دەنووسین جانتا. و پاشان دەیکەین بە بەرگە. جانتا چەند بەرگەیە؟ جانتا. کاتە وشەی جانتا 2 بەرگەیە. لێرە دەنووسین جان، لێرەش دەنووسین تا. جانتا کردمان بە بەرگە، بوو بە 2 بەرگە. باشە، وشەی دواتر بزانین چی نووسراوە. پێ ئە پە نێ پەن جێ ئە پەنجە پەنجە. کاتە وشەی دوو هەم نووسراوە پەنجە. ئێمەش لە بۆشایەکە دەنووسین پەنجە پەنجە. باشە، با بزانێ پەنجە چەند بەرگەیە؟ پەنجە 2 بەرگەیە. کاتە لێرە دەنووسین پەن، لێرەشا دەنووسین جە بەتەنیا. باشە، ئەو بایەسەش بزانین وشەی سێهەم چی نووسراوە. جێ وی درێژ جوو جێ ئە جووجە لێ ئە جووجەڵە جووجەڵە. کاتە وشەی سێهەم نووسراوە جووجەڵە. و ئێمەش لە بۆشایەکە دەنووسین جووجەڵە. تۆش وەکو من بینووسە. جووجەڵە چەند بەرگەیە؟ جووجەڵە. کاتە 3 بەرگەیە. لێرە دەنووسین جووجەڵە. جووجەڵە 3 بەرگە بوو. باشە، پاشان چالاکی 5مان هەیە. لێرەدا کۆمەڵێک وشە یاوینەتێ. لەم وشانە یەکێک لە وشەکاندا ڕوواتاوە لە هەموو وشەکانی تر جیاوازترە و ئێمەش دەیکەینە بازنەیەکەوە. با بزانین کام وشەیە جیاوازە. یەکەم وشە نووسراوە برنج، پاشان جۆ، پاشان کونجی، پاشان گەنم، پاشان بزمار. باشە، کامیان جیاوازە؟ برنج و جۆ و کونجی و گەنم بەرهەمی دانەوێڵەن و پاشان بەرهەمانە دەخورێن. بەڵام بزمار ئاسنە و ناشخورێت. کاتە بزمار لە هەموو وشەکانی تر جیاواز بوو، بۆیە دەیکەینە ناو بازنەیەکەوە. تۆش وەکو من بیکە ناو بازنەیەکەوە. پاشان وشەکانی دواتر لەقلاق، فیل، قاز، هەڵۆ، مریشک. کامیان لەمانە جیاوازە؟
بێگومان فیل جیاوازە، چونکە لەقلەق و قاز و هەڵە و مریشک باڵندەن، بەڵام فیل باڵندە نییە، بۆیە فیل بەتەنیا دەکەینە ناو بازنەیەکەوە. پاشان وشەکانی دواتر 1، 5، خانوو، 11، 20. کامیان لە هەمیان جیاوازترە؟ بێگومان خانوو. وشەکانی تر ژمارەن 1، 5، 11، 20. ئەوانە ژمارەن، بەڵام خانوو ژمارە نییە، بۆیە بەتەنیا خانوو دەکەینە ناو بازنەیەکەوە، چونکە لە وشەکانی تر جیاوازە. پاشان دێینە وشەکانی تر: قەڵەم، جانتا، قەڵەمتاش، پۆلیس، ڕاستە. کام وشەیان جیاوازە؟ بێگومان پۆلیس، چونکە وشەکانی تر کەرەستەی قوتابخانەن و بەکاریان دەهێنین و پێویستمان پێی دەبێت، بەڵام پۆلیس مرۆڤە و کەرەستە نییە، بۆیە بەتەنیا دەیکەینە ناو بازنەیەکەوە. ئەو پاشان دێینە پارەی دواتر. لەم پەڕەیەماندا وێنەیەکی جوانی تێدایە کە وێنەی مریشکێک و کەڵەشێرێک و کۆمەڵێک جوجەڵەی جوانی تایە. ئەو لێرەدا کۆمەڵێک بۆشایی پێیاوین و پێمان دەڵێت کە ئەو بۆشاییانە بۆ وشانە پڕ بکەینەوە. وشەکان چی و چین؟ جیک، 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 پاشان جۆ، پاشان جوجەڵەکان. ئێمەش ڕستەکان دەخوێنینەوە بزانین ئەو سێ وشەیە لە کام بۆشانە کونجاوە لەویا دەینووسین. بۆشایی تووک نەرم و زەردن. چی تووک نەرم و زەردن؟ جوجەڵەکان. کەواتە لە بۆشایی یەکەم دەنووسین جوجەڵەکان. تۆش وەکو من بنووسە جوجەڵەکان. جوجەڵەکان تووک نەرم و زەردن، بەدوای دایکە مریشک دەڕۆن و بۆشایی دەکەن. چی دەکەن؟ جیک، جیک، جیک. کاتە لەم بۆشایەدا دەنووسین جیک، جیک، جیک. تۆش وەکو من بینووسە. جیک، جیک، جیک دەکەن و بە دەنووکیان بۆشایی دەخۆن. چی دەخۆن؟ جۆ دەخۆن. کاتە لەم بۆشایە دەنووسین جۆ. کاتە ئەیخوێنینەوە جارێکی تر: جوجەڵەکان تووک نەرم و زەردن، بەدوای دایکە مریشک دەڕۆن و جیک، جیک، جیک دەکەن، بە دەنووکیان جۆ دەخۆن. ئەو پێمان دەڵێ جارێکی تر ئەوە هەمووی لێرەدا بنووسینەوە، یاڵە تۆش لەگەڵ من بینووسەرەوە. جوجەڵەکان، جوجەڵەکان، تووک، تووک نەرم و زەردن، زەردن، بەدوای دایکە دایکە، ئەبێ بە دایکە مریشک مریشکی کۆتایی ئەبێ بە مریشک، مریشک دەڕۆن و دەڕۆن و
جیک جی ی کرد کۆتایی جیک جیک جارێکی تریش دەکەن دە کە نەی کۆتایی بە دەنووکیان جێ و جۆ دەخۆن دێ خێ و نێ. تۆش بەم شێوەیە هەمووی لە بۆشایەکە بنووسێرەوە و پاشان دەفتەری ڕێنووسەر ئەهێنین و پیتی جێ لە ناو دەفتەری ڕێنووس دەنووسینەوە. گوڵە جوانەکانم، ئەوە من دەفتەری ڕێنووسم دەرهێناوە، ئێوەش وەکو من دەفتەری ڕێنووس دەربێن و با پێکەوە پیتی جێ لەسەر دەفتەری ڕێنووس بنووسینەوە. جێی کۆتایی جێی سەرەتا و ناو وشە. جێی کۆتایی جێی سەرەتا و ناو وشە. جێی کۆتایی جێی سەرەتا و ناو وشە. پاشان جا جە جا جە. زۆر باشە و وارووا با چەند وشەیەکیش بنووسین. وشەکانیش برنج جۆ و هەروەها پەنجە. زۆر باشە و ئەمانەش لەگەڵ پیتەکانیشە هەتا وەکو خوارەوە بۆم پڕەکەنەوە و پاشان بەدایە بابە بڵێ ڕسپی بگرێت و بینێرنەوە بۆ پێیجی مارگرێت بۆ ئەوەی کە من بیبینم. وانەی ئەمڕۆشمان تەواو بوو. تاوانێکی تر خواتان لەگەڵ.